موچە و خانەنشینی نایاسایی لە هەرێمی کوردستان و کاریگەریەکانی لەسەر بودجەی گشتی یەکێکە لەو پرسە ئابوووریانەی ناوبەناو سەر هەڵدەداتەوە و باس لە کاریگەریە نێرێنیەکانی لەسەر دۆخی دارایی هەرێم دەکرێت. لەسەر ئەم دۆسیەیە ئەندامێکی پەرلەمانی کوردستان چەندین زانیاری جێی تێڕامان خستووەتە ڕوو. لەو بارەوە جێگری سەرۆکی لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەیەنێت ئەگەر پرۆژەی چاکسازی وە خۆی جێبەجێ بکرێت 60 تا 100 ملیار دینار بۆ گەنجینەی حکوومەت دەگەڕێتەوە. سەعید ئەرکی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە ئەو کەسانەی لە هەرێمی کوردستان بە موچەی پلە باڵا خانەنشین کراون پێک دێت لە هەریەکە لە بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکار و وەزیر و بریکاری وەزیر و پەرلەمانتارەکان. دەشڵێت کۆمەڵێک لەو خەڵکانەی لە ساڵانی ڕابردوو بە ناونیشانی پلە باڵا موچەی خانەنشینی بەو ناونیشانە وەردەگرن هەر لە بنەڕەتدا ئەو پۆستەیان نەبووە و ئەو ئەرکەیان نەبینیوە. هەمان سەرچاوە دەڵێت لە هەرێمی کوردستان کۆی گشتی خانەنشینی پلە باڵا 1470 کەسن جگە لە ئەندامانی پەرلەمان کە ئەوانی 430 کەسن بەمەش نزیکەی 2000 کەس بە موچەی پلە باڵا خانەنشین کراون. بەپێی زانیاریەکان لە دۆسیەی خانەنشینی لە هەرێمی کوردستاندا 189 وەزیری خانەنشین هەن کە وردبینی لە 80 دۆسیەیاندا کراوە دەرکەوتووە لەو 189 کەسە تەنیا 33 کەسیان پلەی وەزیریان هەبووە. هاوکات 168 کەس بە بریکاری وەزیر خانەنشین کراون وردبینی لە دۆسیەی 148 کەسیان کراوە دەرکەوتووە لەوانەشدا تەنیا 67 کەسیان پلەی فعلی بریکاری وەزیریان هەیە. 81 کەسیش کە موچەی خانەنشینی بریکاری وەزیر وەردەگرن نەدوەسیە و نە هیچ ئەوەلیاتێکیان هەیە. جێگری سەرۆکی لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات 342 ڕاوێژکاری خانەنشین هەن وردبینی بۆ دۆسیەی 331 کەس لەوانە کراوە تەنیا 177 کەسیان مەرجەکانی ڕاوێژکاربوونیان تێدا هەیە لە بەرامبەردا 154 کەس مەرجی ڕاوێژکاریان نییە کەچی موچەی خانەنشینی بە پلەی ڕاوێژکار وەردەگرن. سەبارەت بە دۆسیەی بەڕێوەبەرە گشتیەکانیش 771 کەس وەکو بەڕێوەبەری گشتی خانەنشین کراون وردبینی بۆ دۆسیە 756 کەسیش لەوانە کراوە دەرکەوتووە تەنیا 309 کەس بەڕێوەبەری فعلی و 447 کەسی دیکەیان دۆسیە و ئەوەلیاتی مامەڵەیان نییە و ئەو پلەیان نەبینیوە. جێگەی ئاماژەیە مانگانە موچەی خانەنشینی هەر پلە باڵایەک 4 ملیۆن و 500 هەزار دینارە کە بە هەر یەکە لەو 1900 کەسە دەدرێت. وەک شارەزایان ئاماژەی پێدەکەن تەنیا چاکسازی لە خانەنشینی پلە باڵاکاندا 2 ملیار بۆ گەنجینەی حکوومەت دەگەڕێنێتەوە.